خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی بەفەڕ لە هەرگوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست گەشتمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. سوپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی بەتایبەت نیعمەتی ئیمان و لەش ساغی و تەواوی و نیعمەتانەی کە مرۆڤ لە ئاستیانە یا لە ژماردنیانە دەسەوەسانە. درود و سڵاو و میهرەبانی خوا بەقەد ڕێژنەبارانی ڕەحمەت ئەنێرین بۆ گیانی پاکی ڕێبەر و ڕێپیشاندەر و ئاراستەکەر و سەرمەشق و پێغەمبەری خۆشەویستمان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم و بۆ سەر یار و یاوەران و شوێنکەوتوانی و ئێوەی عزیز و خۆشەویستیش تا ڕۆژی قیامەت. هەستکردن بە چاودێری خوایی لە کاروباری ڕۆژانەماندا یا لە ژیانی ڕۆژانەماندا دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم. بێگومان ثەوبان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕۆژی قیامەتدا گروپێ یا تاقمێ لە ئومەتەکەم دێن هێندەی چیای توهامە کار و کردەوەی باش و ساف و بێخەوشیان هەیە کە لەبەر خوا کراوە، بەڵام ئەم شاخە لە چاکە و لە عیبادەتە وەکو تۆزی بەربا پەرش و بڵاوە بێ و هیچی نامێنێتەوە و ڕەنج بە خەسارە بن کە لە هۆکاری ئەمە پرسن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە ئەمانە کەوتونەتە نێو چۆڵەوانی و چاودێری خەڵکیان بەسەرەوە نەماوە سڵیان لە حرامەکان و سنوورەکانی خوا نەکردوتەوە، بۆیە خوای گەورەش کار و کردەوەکانیان پوچەڵەکاتەوە. لەو فەرمودەیەشدا کە جبریل دێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جلوبەرگێکی سپیەوە تا کاروباری ئاین فێری هاوڵانی بکە، لە پێناسەی ئیحسانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیحسانەوەی بە جۆرێک خوا بپەرستی و عیبادەتی بۆ بکەی بە جۆرێکەوە پێت وا بێ خوا بینی و ئەگەر تۆ خوای گەورە نەبینی ئەوە ئەو تۆ دەبینێ و چاوی لێتەوە. بۆ قسەکردن لەسەر پێناسەی هەستکردن بە چاودێری خوایی بوارەکانی چاودێریەکە و بەرووبووم و سوودەکانی بۆ خاوەنەکەی و ئەو کاریگەریانەی کە لە بەسەر کۆمەڵگەوە ڕوئەدات میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامیل شارباژێڕی مامۆستای زان کۆم کردووە. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بەیەوەش. جەنابتان لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم چۆن پێناسەی چاودێری خواییمان بۆ ئەکەن؟ بڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو بە بەڕێست و سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. هەڵبەتە چاودێری خوایی یا بڵێن ڕقابە ئیلاهی بە عەرەبیەکەی ئەوەیە کە ئینسان هەست بکە کە هەموو جم و جۆڵەکانی و هەموو ئیشوکارەکانی و هەموو هەڵس و کەوتەکانی لە ژێر چاودێری کەسێکایە کە دروستی کردووە کە هێناوێتێ وجود کە بۆچی هێناوە کە لێرە ئیشی چییە و دوایی بۆ کوێڕوە، چونکە بە تاکید ئەم چاودێریە ئەم مڕاقەبەیە دوای لێپرسینەوەی هەیە و هەموو چاودێریەکیش بۆ ئەوەی ئینسان بڵێ کۆی ئەو ئیشانەی کەیکە لە سیستەمێ و یاسایەک دەرنەچێ. ئێمەش لە ئیسلامە سیستەم و یاسایەکمان هەیە بەرنامەیەکمان هەیە ئەو چاودێریە ئەبێ واد لێکە ئینسان ئیشەکانی هەڵس و کەوتەکانی قەولەکانی کردارەکانی لەژێر ئەو سیستەمە ئیلاهیایە بێ. زۆر باشە، کەواتە با بچینە خزمەتی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم بزانین ئەوان چۆن باسییان لە مراقەبەی خوایی و چاودێری خوایی کردووە. بەڵێ دیارە قورئان لە زۆر شوێنە با بڵێن ئیشارەت بە چاودێری خواییەکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتی پێکردووە و بەڕاستیە لە عولەمانی تر و بگرە دوایش کە هێتە خوارەوە بۆ چینەکانی خوارتر تا شاعیرە گەورەکانی ئەم میلەتەی ئێمە هەموو ئیشارەتیان بەو حاڵەتە کردو، چونکە هەر ئەمەیە کۆنتترۆڵی ئینسانەکە بۆ ئەوەی بەڕاستی لەژێر ئەم چاودێری خواییەیە لەژێر ئەم مراقەبە خواییەیە دەرنەچێ. قورئان فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. قورئان فەرمێ هیچ قەولێک واتە ئینسان هیچ شتێک لە دەمیەوە ناتە دەر ئیلا خوای پەروەردگار ئەم چاودێریە و ئەم مراقەبەی ئەکا بۆ ئەوەی چی وتووە. بۆ مەسەلەن یەکەم جار قورئان فەرمێ ما يلفظ من قول، قول چونکە پێش عەمەلە، قول و عەمەل ئەبێ بە تەریبی بڕۆن، بەڵام ئینسان تا یەکەم جار تا قەولی نەبێ عەمەلیشی نابێ، چونکە زۆرێک لە ئینسانەکان کە مەسەلەن کردەوەی باشەکەن هەر شتێکی ترەکەن پێشتر بەدەم قسەیان تیا کردووە و ئەم قسانە دوای ئەبێتە عەمەل. و قورئان لە دەیان شوێنی ترە ئیشارەت بەوەکە کە پەروەردگار ئینسانی بە هەوانتە دروست نەکردووە، واتە ئینسان کە هاتووەتە سەرزەوی بۆ ئیشێک هاتووە بۆ کارێک هاتووە
وأميش كارك كإنساني بهات وقرآن فرمي وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا الله كوملك درقاو كوملك بابلين درقاو مفتاح بابلين درشمان هي كأمانة إما لا يعلمها إلا الله كتنها خوي بردقار إزانه ما أويك إنسان لسر زوية أيكا وإنسان لكاري روجانية أيكا أم مراقبة إلهية إخاتة جير أم سيستموا بو أو إنسان هزبكا كا لسرو أو دروس كريجي أم دروس كريكا بردقارة أي بوشي دروس كردوا مراقبة كي أكا أم مراقبة وايليكا إنسان بيري أوي هبيك كتشي أكا كإنسان بيري أوي هبوك لدنيا تشي أكا وبوشي هاتوا أزانك إيشكي أو هربو إيرانيا وشويني كتير كبيوتي قيامت كبيوتي روجي دوائي كابو إنسان بو دو مهمة دروز بوا يكم چون جان بريكا للدنيا ودوائي چون زخيرية كو أكاتو بو قيامت خو بالتأكيد إما كم تريني للدنيا لم دنيا لسر أم شانوي جانا كبيوتي الدنيا أوي تري باقياتي جاني ترمان كان براويو خو غير من بلم باقياتي تري چون صالكي تري لقيامتها أما لو شي قسيكي هلا بيه چونکە قیامەت ناکرێ مەسەلەن تۆ بەراوردیکەی بە ساڵ من ئەتوانم لێرە بڵێم مەسەلەن قیامەت ملیارێ ساڵە نەخێر قیامەت با بڵێن شوێنێکی هەتاهەتایی ئینسانەکانە و ئەوەی کە بێبڕوا بێ هەتاهەتایی پەنا بەخوا لە جەهەنەم ئامێنێتەوە و ئەوەی کە موسڵمانیشی بە خەدەر تاوانەکەی خۆی سزا ئەدرێ و دوایە چێتە بەهەشتەوە لە هەردووچانە با بڵێن خولودی هەیە لە هەردووچانە با بڵێن شوێنێکی نەبڕاوەیە كوابو أم مراقبة إلهية بيري أو تخاتو تو إيشك بو شوي أكي إيش زوركت بو أويا ببي أوي من زور جار نمونيك زور بابلي أم رامسلك يعني يا بابلي أم قريب أويك لا صدمي نوح بيغمبر عليه السلام جرنو كنوح بيغمبر عليه السلام لا شوينكو رويشت كأبيني جينيك أجري كألين أم بو تشيجري ألين من علاقي وفاتي كردوا لجنكا برسي مناڵەکەت بە چی وەفاتی کردو تەمەنی چەند بووە ئەڵە مناڵەکەت بە نەخۆشی وەفاتی کردو تەمەنی 300 ساڵ بوو دایکی کوێر بێ و هەر با بڵێن بە بەگەنجی وەفاتی کرد و تەمەنێکی لەم ژیانە بەڕێ نەکرد نوح عەلەیهی سەلام پێڵێ ئەگەر تۆ لە میلەتی ئاخر زەمانە بوویتایە کە تەمەنی ئینسانەکان لە بینی 60 بۆ 70 ئەمرن چیت ئەکرد ئەڵێ بۆ میلەتێک دێ تەمەنیان ئەوە نەبێ ئەڵێ بڵێ لە ئاخر زەمانە ملتێک دێ تەمەنیان لە بینی 60 بۆ 70 ئەکسەرێتیانە برن وەکو ئێستا کێمای بینین ئەڵێ ئەگەر تۆ لەو کاتەیە بێ چیت دەکرد ئەڵێ تۆ جارە پێم بڵێ ئەمانە تاوان ئەکەن ئەڵێ بڵێ تاوانی زۆرەکەن ئەڵێ ئەمانە بینا و خانووشت دروست دەکەن ئەڵێ بەرێ بیناکانیان زۆر لە بیناکە و خانوەکانی ئێمە بەرزترن ئەڵێ ئەگەر من لەو زەمانەیە بژیامایە تەنها لێسەبەری دارێکە سەجدەمە برد و لەو سەجدە سەرم بەرز ناکردەوە ئەڵێ چونکە ئەڵێ 60 ساڵ هەر بەشی ئەوەندەکە تۆ سەجدەیەک بۆ خوابەری تۆ سیر کە مەسەلەن خەڵکی تەمەنی ئێستا ئێمە ئەگەر مقارنە بکەی بە تەمەنی مەسەلەن ئەو مناڵەکەی لە تەمەنی 300 ساڵیان بردووە پێی وایە ئەمە بە جوانەمەرگی سەری ناوەتەوە ئەی ئێمە کە بیر ناکەینەوە لەم دنیا کەما کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لە ئاخر زەمانە تمني إنسان كان لبين 60 و70 أمرا وأقلهم تجاوز ذلك يعني كم ترين تجاوز لما كان أي بيني برزان يعني تو لم جاني إسلامانا أو توشي حادثة بو أو توشي نخوشي خراب بو سرطان وبقرأ كوملين نخوشي تلك الإنسان كاهيا أو أمر تو بساغي أي بيني هيش نخوشي كينيا وكو شافعي رحمة خواه لي فرمي فكم من صحيح مات من غير علة إمام الشافعي بحساب كمثلا چەند ساڵەکە وفاتی کردووە ئەم شعری فەرمووە خۆ لە سەردەمی ئەوە تەمەنی ئینسانەکان زیاتر بووە بەڵام کە مثلا ئەم تەمەنەی ئێمە کە باس کراوە و شافعی مثلا ڕەحمەتی خوای لێبێ ئەم شعری فەرمووە من ڕێک بۆ ئێستا ئێمەیە نەک زیاتر شمولی ئەو کاتە بکە کە خۆی تیاژاوە کابوو فەکەم من صحیح مات من غير علة زۆر کەسێکەن ینی بەبێ نەخۆشی بەبێەوەی هیچ مشکلێکیانە بێ ئەوە چڵتە لێیە ئەوە تووشی حادیسە بوو ئەو تووشی نەخۆشی خراپ بوو یعنی لەم هەفتەی پێشوە تقریبا دەڕۆژێک کەمترە بێ ئێمە هاوڕێکی زۆر خۆشەویستمان لە زانکۆی گەرمیان کە بێکەوە پێشتر خەریکی مؤتەمەرێک بووین کا دکتۆر لێر سەرۆکی بەشی زمانی عەرەبی لە زانکۆی گەرمیان کەسێکی زۆر چست و چالاک و ئەلحەمدوللا زۆر متەدەین
لە قاعەی محازەڕەیە هیچ نەخۆشیێکی نەبوو، یعنی وەکو کەسوکاریوانە گێڕنەوە هەر هەڵامەتیش نەبوو، هیچ نەخۆشیێکی نەبووە. ئێستاش دکتۆرەکان سەریان سوڕماوە لە قاعەی محازەرە جەڵدەلیا و نەگەشتە خستەخانەوە فاتی کرد. کەوابوو تۆ ئەم مراقەبە ئیلاهی ئابێ ئەمانە ڕات بچڵەکێنێ، ئەبێ ئەمانە بەڕاستی پێت بڵێت تۆ ئینسان تۆ هاتوویتە سەر ئەم دنیاە، پەروەردگار بۆ میهمەیەک تۆی هێناوە، وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، تۆ بۆ عیبادەت هاتووی. عیبادەت خۆ تەنها ئەوە نا ئێمە لە نوێژە سەر لە سوجدا سەر بەرز نەکەینەوە، عیبادەت بڕێزان ئەوەی کە تۆ بێ ئەمری خوا نەکەی، ئەوەی کە تۆ خراب نەکەی، خراب نەڕۆی، خراب نەخۆی، خراب سیر نەکەی، خراب گوێ نەگری، ئەمە هەمووی عیبادەتە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەفەرمێ عەجیبم لێ لە کاری مسلمان لە ئیشوکاری مسلمانان ئین ئەمرەه كله له خێر، هەموو ئیشەکانیان خێرە. بۆی ئینسان ئەگەر لەژێر ئەم سیستەمە ئیلاهیا بێ هەموو ژیانی خێرە. تۆ کەساوەتەوە ماڵ مناڵی خۆ دەکەی، خۆی پەروەردگار پاداش دەهاتە لەسەری، خێرت بۆ ئەنووسێ. تۆ هەر شتێک ئەەکەی خۆی پەروەردگار کە ئەتەوێ حرام نەکەی، واتە ئەتەوێ کە شەرع کە ئیسلام بە شتێکی دوت ئەمە بڤەیە باشە لێی دوورکەوەرەوە، ئەمە حەڵاڵەکانی توێ سنوورێکی بۆ دیاری کردووی. خۆ ئیسلام بە کەسی نەوتووە تۆ نابێ خواردنی خۆشبەی، نابێ شتی جوان لە بەرکەی، نابێ بۆ سەیران و سێحەت بڕۆی. هەموو شت ئەمانە بۆ ئینسان حەڵاڵە، هەموو ئەمانە بۆ ئینسان حەڵاڵە، بەس ئەڵێ لەم سنوورە دەرمەچۆ، لەم سنوورە ینی بێشەرعی خوای پەروەردگاری تیامەکە. ئەمە بۆچی خۆ پەروەردگاریشی بێمە نییە کە ئەگەر لەم سنوورە دەرچین خوای پەروەردگار زەرەری تیا بکە، نا خۆمان زەرەرەکەین. پەروەردگار ئەڵێ ئەم سنوورە بۆ تۆی، ئەتەوێ ژیانی دنیا و ئاخرەت ئاسوودە بێ، ئەگەر ئەتەوێ ئاسوودە بی ئەوە بەم سیستەمە بڕۆ، هەم لە دنیای ئاسوودەی هەم لە قیامەت تا بردووتەوە بۆ ژیانێکی هەتاتایی. چونکە بیرمان نەچی عولەمانی عیلم النەفس دەڵێن ئاسوودەی واتە ئاسوودەی ڕۆح، واتە ماسوودەی لێرە هەیە. حتا عولەمانی عیلم النەفس ئەڵێن ئەوانی کە باوەڕشیان بەم سیستەمە ئیلاهیە نیە، ئەڵێن کە ڕۆح ئاسوودە بوو لەبەرەوەی لە سڵایە 70 بۆ 75 ئینسان لاەنە ڕۆحیەکەیەتی لاشە بە دوای ئەڕوا. بۆ ئینسان کاتێک کە ئەمرێ خۆجاری وەکو باسمان کرد هیچ نەخۆشیێکی نییە، ئەم جسمە ساغ و سەلیمە، بۆ ئەمرێ و بۆ ئەبێ بیشارنەوە و لەسەر ئەرزا خێرا بە کەسوکاری ئەڵێ بیبن بۆ سەقبلان ڕۆح نامێنێ. ئەگەر ئاسوودەش بێ لە ژیانە هەر ئەم ڕۆحەکە ئاسوودە بوو لاشە بە دوای ئەڕوا، کە ئەم ڕۆحەش نەما هەر لاشە بە دوای ئەڕوا بۆ مردن، لە قیامەتیشە هەر لەم ڕۆحەوە زیندوو ئەبێتەوە دیسان جارێکی تر بەپێی ئەوانەی کە لێرە خەزنی کردووە، بەپێی ئەوانەی کە عەقڵە سەلیمەکەی لەگەر ڕۆحیا بە کۆنداکتی هەمویان و بە پەیوەندی هەردووکیان بەرهەمێکیان و توێشێکیان بۆ قیامەتی خۆیان کۆ کردوێتەوە. زۆر باشە دکتۆر، زۆر جار خەڵکێک پێی وایە ئەم چاودێری و مراقەبەی خوایە بریتە لە فەزەحکردن و ئابڕووبردننی مرۆڤەکان، بۆەوەی خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا بە بەرچاوی تەواوی مرۆڤەکانەوە فەزحی بکە ئابڕووی بەرێ. ئایا حیکمەت لە چاودێری خوای و مراقەبەی خوای بۆ سوکردن و ئابڕووبردننی مرۆڤەکانە، یان نەخێر ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خوای گەورە دەیەوێت تاکێک پەیوەردە بکە کەوا لە هیچ کەسێ نەترسێ غەیری خۆی و لە کۆمەڵگەکەشیا بێتە نمونەیەکی جوان بۆ ئەوەی دەستدرێژی یا زوڵم نەکاتە سەرەوانی دیکە. بەتەکیت ئەوەی کە ئەم سیستەمەی خوای پەروەردگار دایناوە، ئەم مراقەبە ئیلاهی کە دانراوە، ئێمە وەکوتم ئەمان پارێزێ و ژیانمان بەڕاستی ئاسوودە ئەکا. چونکە تۆ سیر کە لە دنیاە زۆر کەسێ مەسەرەن پێی وایە هەندێک وا بیرەکاتەوە قسەیکی کورداواری خۆمان هەیە، ئەوەی پارەی هەبوو هەموو شتێکە، ئیوایە پارەی هەیە بووە لە جیاتی نیعمەت بێ نیقمەتە، چونکە ئاسوودەنی وەکتم ڕۆحی ئاسوودەنیە. هەندێک هەیە پێی وایە شەهادە ئاسوودیەکە، پلەی شەهادێکی بەرز ئەبڕێ خوای پەروەردگار مەشغوڵیەکە هەر بە ماڵ و مناڵی خۆی و عەزێتێدا هەر شەهادە و شتی نەفرەتی لێکار بیرێچێتەوە. بۆیە پەروەردگار ئەم سیستەمە ئیلاهی کە بۆ تۆ داناوە، یەکەم شت بیرمان نەچێ خوای پەروەردگار کە من و تۆی دروست کردووە تەنها خۆی ئەزانێت تۆ بەچی بەرنامەیەک ئاسوودە ئەبی و بەچی بەرنامەیەک ئەتوانی ڕێکارێکی جوان و سەلیم و سەحیحدانی هەم بۆ ژیانی دنیات هەم بۆ ژیانی قیامەت. کابوو ئەم پەروەردگارەی کە تۆی دروست کردووە، تۆ سیر کە لەسەر زەویە پەروەردگار ئەم تەحەدای کە ئینسانی دروست کردو، بێزگەلەوەی کە مەسەلەن ئینسان یەکەم بوونەوەری خوایە لەسەر زەویە کە ڕێزی لێگیراوە. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، کاوە بۆ بەنی ئادەم حتا بە غەیرە موسڵمانەکەشەوە ڕێزی لێگیراوە. بۆی هێست ئێمە کە تەعاملەکەین لەگەڵ ئینسانەکانە، ئەم سیستەمە ئیلاهیە پێمانەڵێت تۆ سوکایەتی نابێ بە غەیری موسڵمانیش بکەی، واتە تۆ بێ ڕەحمەت بی چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانە فەرمێ ئێمە تۆمان ناردووە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین،
کابێ ئەبێ ئەوانەی شوێنکەوتوی پێغەمبەری خواشن ڕەحمەت بن بۆ هەموو عالم نەک بۆ مسلمان. ئێمە یەک شدەیە من زۆر جار ئەمە ئەڵێمەوە بەڕاستی ئێمە جاری وایە نازانین تەعامل لەگەڵ خەڵکا بکەین بۆی خەڵکێکی بەگوێی ئێمە ناکە. ئێمە قسەکەر ئەوانەی کە قسە ئەەکەین خەڵکێکی کەممان نییە بەڕاستی. تۆ سیر کە بەڕاستی ئەوانەی لەم سیستەمە ئیسلامی ئێمەیە قسە ئەەکەن کاکە تۆ هەروەرە سەیری مەسەلەن ڕۆژی جومعەکە چەند خەتیبمان هەیە وتارەیە لەم شارە سەیری بانخوازەکانمانکە سەیری تەلەڤیزۆنەکانمانکە خەڵکێکی زۆرمان هەیە قساکە بەڵام بۆچی خەڵکێکی زۆر لەگەڵ ئێمانە یعنی بێ ئینسان بیرکاتەوە تۆ بڵێ دینەکەی ئێمە خەلەلی تیابێ یان دینەکەی ئێمە ئەم سیستەمەی ئێمە خەڵک ناتەندروست پەروەردەکە نەخر بەڕێزان ئەم تەندروستترین سیستەم جوانترین بەرنامە کە خەڵک پەروەردا بە کە خەڵک بەرەو ئاراستێکی باشە بە ئەوان لەسەر ئەم سیستەمە ئیسلامی پەروەردا بن چونکە لا ئێمە خەڵک درۆ ناکات چونکە ئازانێ عقوبەی لەسرە لا ئێمە خەڵک خیانەت ناکات لا ئێمە خەڵک نەزەرێک ناکات چونکە ئازانی لەم نەزەرەوە تووشی تاوانی تر بێ لا ئێمە خەڵک غەیبەتێک ناکات چون ئەزانی لەم غەیبەتەوە ئەمە تاوانی گەورەیە لا ئێمە ئەوە نییە علاقە بە بچڕێنی خۆم بۆ خۆم و تۆژە خۆم و بۆ خۆل لە گۆشەیەکە دابنیشی لای ئێمە پچڕاندنی بە تایبەتی سیلەی ڕەحم یەکێکە لە کەبائیر باشە کەسێک ئەمانە هەمووی جێبەجێکە لە سیستەمی ژیانی خۆیان ئەمە چی کەسێک دەرەچێ ئەمە کەسێکی مستیع دەرەچێ ئەمە کەسێک ئەبێ نەفعی ئەبێ بۆ خەڵک ئێمەش لەم سیستەمە ئیسلامیە ئەبێ مسلمان نەفعی هەبێ واتە بەرهەمی هەبێ بۆ خەڵک بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک چاکەیەک لەگەڵ بەرامبەرە بکە واتە هەر کەسێک پێویستی بە ئەو بوو بەدەمیەوە بچێ وەکو ئەوە وایە یەک مانگ لە مزگەوتەکەی منە عیبادەتی کرد بێ واتە یەک مانگ لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا ئیعتیکافی کرد بێ نەهات بێتە دەرەوە کە یەک نوێژ معلومی بەڕێستانە لە مزگەوتی پێغەمبەرە یەکسانە بە 1000 نوێژ کابوو تۆ یەک چاکە یا بەدەمەبوونی خۆ بەدەمەبوون هەوڵ نییە مەسەلەن تۆ پێویستیت بە پارێ من بتوانم هاوکارێکی مادی باشت بکەم هەر ئیشێکەیە جاری وایە یەک قسێکی خێرە جاری وایە نەسیحەتێکە جاری وایە ڕێپیشاندەرێکە جاری وایە کابرا سەری لێ شێوێت دنیای لێ هاتوۆتەوە یەک ماڵی مناڵی بۆ بەڕێوە ناچێ بەس تۆ ئەوەنە ڕێنماییەکەی ئەڵی کاکە خۆ ئەم کەسابەتەژێ ئاواژەکری و لەوە چی ئیستیفادە شێبێ ئەی خەیتە سەر خەتێکی مەسەلەن کەسابەت و ئەوەی کە ماڵ مناڵی خۆی بەڕێکە ئەمانە هەمووی ئەوانت کە پێغەمبەری خوا فەرمێ کەوابوو تۆ سەیری کە لەم هاوکاری لەم سیستەمەی یاسای ئیسلامی ئێمە چەنە ئیحتیمامی پێدراوە ئەنجا ئەوەی کە مەسەلەن خوای پەروەردگار ئێمە ئایا خوای پەروەردگار ئێ عقوبەی بەندەکانی بکە ئەمە بکە و ئەوە مەکە و ئالەمە لامەدا نەخیر بەڕێزان ینی خوای پەروەردگار ئەوێ تۆ خەڵەت نەکەی تۆ چەند خۆشەویستی لای خوابی خۆشەویستی لای خەڵکبی چونکە ئەو کەسانی کە خۆشەویستی لای خوان خۆشەویستی لای خەڵکن تۆ سەیری ئەم دنیای ئێمە کاگڕێزانی تۆ سیر کە ئەوانەی ئێستا لە جونگەکانی دەسەڵاتی ئەم وڵاتەی ئێمەیان یعنی ئەگەر کەسێک بووینە لەسەر ئەم سیستەمە ئێمە بڕۆشنایە ئەم وڵاتی ئێمە ئاوای لێ هات من زۆر جارڵم ئینسان ئەبێ سێ پەیوەندی زۆر بە قوتی هەبێ یەکەم یا با بڵین ئاگای لە سێ خابێ خای یەکەم خوا خای دووەم خەڵک خۆی عەفو خای سێم خەڵک ئەوەی پەیوەندی و ڕەبتی عەلاقەی لەگەڵ خوایان نەبوو ئاگای لە خۆی نییە چونکە ئەم نازانێ چێ هێناوێتی بۆ ێرەوە بۆچی هاتەوە بۆ کوێچێ ئێکاماژن ئەمانەشی نەزانی خۆی ناناسێ کابوو یەکەم شت ئەبێ پەیوەندیت لەگەڵ خوایە بێ ئینجا خۆت بناسی ئینجا ئاگال لە خەڵکە بێ بۆ ئەوەی کارەسات لە وڵاتی ئێمە ئەوە هەیە ئەوانەی پەیوەندیان لەگەڵ خۆیان نیە چکە پەیوەندی لەگەڵ خۆیان بوو ئاگای لە خۆیە بوو کابوو ئەم وڵاتەی ئێمە ئەگەر بەم سیستەمەی ئێمە باسیەکەین و ئەم سیستەمەی ئێمە سیستەمێک نییە کە من دروستم کردوێ سیستەمێکی ئیلاهیە کەونی ئەم پەروەردگارەی کە کەون و کائیناتی دروست کردووە تۆ سیر کە پەروەردگار گەرز و ئاسمان و ئینسانەکان و هەموو مەوجودات لەسەر زەویە کە دروستی کردو تۆ ئەس لە باش و جانم بێنە چونکە ئەوە بۆ ئێمەمانانێکە کە باوەڕمان پێێتی هەر بۆەوەی کە باوەڕی بە ئیشی دنیایی ژەیە ئەم کەونەشێ دروستی کرد ئێستا کە ئێمە جاری وایە مەسەلەن وا خەریکە پاییز بەرەو تەواوبوونە ڕۆ باران کەمە عادی لە ڕۆژێکە بارانێکمان بۆ بارێنن کاکە 10 دقە 5 دقە هەموو کەون هەموو دەسەڵات هەموو تەکنەلۆژیای دنیا 5 دقە باران لەسەر کوردستان ببارێنن ئێکە دەسەوسانیە بێ بزانی چێی بارێنێ ئەم کەونە کوێی با بڕێوە ئادەی کە سعات مەسەلەن ئەم 4:50 دقە بانگی مەغریبە ئێبا 4:06 بانگی مەغریب بێت تا سعات 6 ڕووناک بێ تۆ ئینسان بیر ناکاتەوە لەمانەکە دەسەڵاتی ئەمانەی نییە ئەمە دەسەڵاتێکی ئیلاهی ئەمانەی ڕاگرتووە کابێن پەروەردگارە ئەتوانێ بۆ تۆ بەرنامەیەک دانێ لەسەری بڕۆی ئەم بەرنمەیە توانێ ئاسوودەتکە کەسێکی تر ناتوانێت ئەمە ئاسوودەکە معقولە مەسەلەن شەریکەیەک
تەشبیه نەبێت بۆ تێگەشتن سارێک دروستەکە با بڵێن شەریکێکی ئەڵمانیا یا یابانیا من لەو سەرۆبێم کە ئیختیساسی ئەمەم نییە ئەیلەوە ئەم سارێ چییە؟ وەڵام بە کەڵکی هیچ نایە بۆ ئەوە دروستی کردووە کاکە شەریکەیەک بەو هەموو لێزانیم ساری دروست کردووە تۆ بڵی سارێک ئەو هەموو سەریقە و لێزانی هەیە لە ئیشەکەی خۆیان پەروەردگارێک ئەم هەموو کەونەی دروست کردووە 7 ملیار بۆ نزیکی 8 ملیار ئینسان لەسەر زەوی ئەو دروستی کردووە ئەم هەموو مەخلوقەی خوا لەم پەروەردگارەیە کەشتیوانم لەم دنیا هەیە من و تۆ نەبیستومانە ئەچینە ژێر خەبریش و هەر نایبیستین بۆ هێستا مەستەنە هەر بڕۆ ژێر دەریاوە لە ژێر دەریا جاریوە تۆ لە تەلەڤیزۆن شتێکە بینی تەعەجوبەکەی جاریوە مەسەلەن حوتێکە بینی نەهەنگێکە بینی ئەڵێن ئەمە کێشەکەی 500 تەنە ئەڵێن هەر بە یەک جار کە ئاواکە قەبکاتەوە ئەبێ 50 کیلۆ بخاتە دەمیەوە نا تێر ناخوا بێ یەک پاری 50 کیلۆ بێ ئەمانە چی با بەڕێوە دانیشتی تریش کە ئێمە نایزانین ئەمە و پەروەردگارە ئەی با بەڕێوە کە کەون و کائینات دەبا بەڕێوە کابوو ئەو پەروەردگارە ئەزانێت سیستەمێک بۆ ئێمە دانێ و یاسایەک بۆ ئێمە دانێ و کە بۆی نردوین کە تەلۆکی بۆ نردوین زۆر باشە دکتۆر باست لە بەڕێوەبردن و ئیدارەی وڵات کرد تا چەند پێویستە لە بەڕێوەبردن و کاروباری خەڵکە یان بۆونە لە مەجای سیاست و دەوڵەتداریە کاربەدەستانی ئێمە هەست بە مراقبەی خوای بکەن چونکە تەواوی ئەو گەندەڵی و فەساد و بەلاڕێدابردن و ستەمانی کە ڕۆژانە ئەکرێ بەهۆی هەز نەکردنە بە چاودێری خواییان تەنانەت کاربەدەستانێکن لەوەی هەر هەز نەکەن کەواش سەرنجام لێپرسینەوە و قەبر و قیامەت و سزایەکەیەکەوە چاوەڕیانەکە بەهۆی خواردنی قوتی خەڵک کانزای خەڵک نەوتی خەڵک دەرامەتی خەڵک تا چەند پێویستە لە بەڕێوەبردن و ئیدارەیە یان لای کاربەدەستان هەستکردن بە چاودێری خوایی بوونی هەبێ کاکڕز بە درێژایی تاریخ ئەوانەی ستەمیان کردووە خەڵکێک نەبوون خەڵکێکی با بڵێن خوایی بووبن ینی بە کوردیەکەی ئەوانە نەبوون کە پەروەردی ئەم بەرنامەیە ئیلاهیە بووبن هەر ئەوانن کە بەڕاستی لایەنداوە لەم بەرنامە ئیلاهیە ئەوانن کە بەڕاستی لە خوایان نەویستووە ڕازی نەبوون کە سیستەمە ئیلاهیەکە حکمی ئەوان کە ئێمە هەندێک خەڵک پێی وایە کە ئەم دینە هاتووە تا وازانێ هەر نوێژ و ڕۆژ و کۆمەڵی عیبادەتی ئەوە ئەم عیبادەتانەی کە بۆ پەروەردەی ئینسان مەبەستم بۆ خۆیەتی بۆی کەسێک مەسەلەن کە شەو نوێژەکە جەنابەت شەو نوێژەکەی ئیسفادێک بە من ناگەێنی من کۆمەڵ عیبادەتی ترەکەمی ئیسفادێک بە من ناگەێنی کابێ ئەوەی ئیسفادەی بە خەڵکەکەێنێ ئەوەی کە لەگەڵ خەڵکا باشبی ئەوەی کە لەگەڵ خەڵکا باشە کۆمەڵی ڕێکار و پێوەر و یاسا هەیە ئەم ڕێکار و پێوەر و یاسانە لەکوێ دەستی ئەەکەوێ لە سیستەمێکی ئیلاهیە چونکە ئەومان لاد بێ بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان بەوە نییە کە جارێکی تر دوای ئەم مردنە زیندوو ئەبنەوە هەچی توانیان هەیە بۆ ئەم دنیاە بۆ ئەم سیستەمەی کە لەم دنیا هەیە و بۆ بژێوی ئەم دنیایان بەکارێنن واتە ئانەوێ ئەم دنیا خۆشکەن چونکە پێیان وایە دوای ئەم تەمەنەی کە ئەمرن ئەسڵن یعنی زیندووبوونەوەیەک نییە کە پێی بوترێ قیامەت و حساب و کتابێک نییە بۆیە هەر ئاواش خەڵک پەروەردەکەن هەر ئاوا مەسەلەن بۆیە جاری وایە تۆ مەسەلەن کە ئەچیتە ئەم جنگانی دەسەڵاتەوە کە ئیشت بە دەوائیرێکە بێ یا هەر لە وڵاتی ئێمە تۆ سەیرێکی کاکە ئێستا ژیانی خەڵک کە کەوتۆتە خەتەرەوە کە بەسیترین مەسەلەن گۆڕانکاری لە وڵاتی ئێمە ڕوەدا خەڵک لە دڵە ڕاوکیایە ئێستا ئەگەر بڵێ لە سایە هەشتا بۆنەوەتی ئەم خەڵکی ئەم وڵاتی ئێمەم کوردستانێمە لەسەر عسابەژی لەوە چێ مبالغە نەبێ لەسەر عسابەژی کاکە بۆچی لەسەر عسابەژی لەوەی ئەم وڵاتێمە داهاتی نییە نا ئەم وڵاتێمە سیستەمێکی نەعەدالەتی با بەڕێوە عەدالەت لەکوێ لە سیستەمە ئیلاهیەکە لە ئەو سیستەمەی کە پەروەردگار دایناوە بۆیە بەڕێزان ینی کە تۆ سەیری ئەمە ئەەکەی ئەم نەعەدالەتی کە ئێستا هەیە ئەگەر بیر بکەنەوە ئەم خەڵکانی ئێمە ئەم میلەتەی ئێمە بۆیە مەسەلەن تۆ هەر تۆزە بگەڕێنەوە بۆ دوای خۆمان لە سەردەمی نەوەتەکانە یعنی خەڵکێکە بوو با بڵێن بیدایەتی ئەم حکومەتە کوردی خۆمان بوو سەرەتایەک بوو خەڵک ئەیزانی مەسەلەن حکومەت پارینە فیعلە لەو کاتە پارە نەبوو با بڵێن حکومەت نەکەوتو بۆ سەرپێی خۆی لە نەوەتەکانە بە بڵێن کە لە 92 یەکەم پەرلەمانی کوردستانە یعنی من بە چاوی خۆم بینیوە مدیری مەکتەبەکەی من لای مزگەوتی گەورە علاگەی فرۆشتووە بە شانازی و علاگەی فرۆشت ڕۆژێکیش نەهاتە سەرجادا ناڕەزایی بکە و دەنگ بەرزکاتەوە چونکە ئەیزانی تێگەیشتوو تا ئەندازێک ئەمەی کە ئەڵێن واقعە بەڵام ئێستا ئەزانێت کە ئەمەی کە ئەوترێ بەڕاستی ناواقعە ناعەدالەتیە بەڵام ئەم خەڵکەی ئێمە تێ بگەیشتایە هەتا ئەم عەدالەتە ئیلاهیە نەگەڕێتەوە هەروە بێ لە دنیای هەروایە بڕێزان ینی تۆ ئێستا ئەم وڵاتەی ئێمە تۆ ئەگەر
لە 150 بەڕێژەیەکی کەمیش ئەم عەدالەتە بەرپا بێ ڕاستی خەڵک پێویستی بەهیچ نابوو. یعنی تۆ بڕۆ ئەم هەموو داتانە کە بە ئێماڵن کاکە خەڵک عەقڵی هەیە، خەڵک چاوی هەیە، خەڵک بیرەکاتەوە، خەڵک ئەبینێ، بەڵام نازانم ئەم دەسەڵاتدارانەی ئێمە هەر وەکو نەعامەوان سەریان کردو بەناو لمەکایە وازانێ کە کەس چاوی لێ نییە. بابە خەڵک ئێستا شتەزانێ، خەڵک ئێستا هەموو دنیا بۆ بەدەیەکی بچووکە لەبەر دەستایەتی و بەڵام بەم شێوازە سیر خەڵک ناکەن. پێیان وایم خەڵکەی ئەوانە تا ئێستا کە خەڵەتان دویانە تا قیامەتیش ئەتوانن بیخەڵەتێنن. کە بەڕاستی مەسەن دووبارەیەکە وما بین القوسین لە بینی دوو قەوسە ئەگەر ئەم سیستەمە ئیلاهیە، ئەگەر ئەم حکمی پەروەردگارە کە هاتووەتە، ئەگەر ئەم کەتەلۆکەی کە قورئانە و کە ئێمە دوو مەصدەری تەشریعمانەیە کە قورئان و سوننەیە، ئەگەر لە وڵاتی ئێمە حکومکردن لە وڵاتانی دنیاش بەڕاستی خەڵک زۆر بە ئاسوودە ئاژی و خەڵک بەڕاستی پێویستی بە هیچ نابێ، بە تایبەتی لە وڵاتێکی ئێمەیە کە بەڕاستی دنیایە خەزێنە و دنیایە کانزا و دنیایە نازانم سەروەتەکان لە وڵاتی ئێمە متەوەفیرە هەر لە مەجای کوشتتوکاڵیە. من لە خەبیرێکی کوشتتوکاڵی کە مامۆستاکی زانکۆ بوو دکتۆرای بوو لە کوشتتوکاڵە ئەوت بەس کوردستان واز لە نەوت و هەموو شتێک بێنە، واز لە گومرکە و نازانم فڵان و فیسار بێنە، ئەویست بەس ئەرزە زەراعیەکانی کوردستان ینی حکومت وابکە کە ئەمە ئەرزە زەراعیانە بەرهەم بێن بەقەدەر 5 ئەوەندەی کوردستان داهاتی هەیە، 5 ئەوەندەی کوردستان. واتە ئەگەر کوردستان بڵێن 6 ملیۆنە ینی بەشی 30 ملیۆنەکە، ئێمە کاکە من نامانێ بەشی 30 ملیۆن بکە، بەڵام بۆ 6 ملیۆنە بۆ وەکو خەڵکێکی ئەفریقی بژی کاکە لە ئەفریقا داهاتی نیە خۆتۆ لێرە هەتا. یعنی پوختەی قسەم خەڵکە تێ بگەیشتایە ئەگەر ئەم چاودێرە ئیلاهی ئەم مراقەبە ئیلاهی هەبووایە بەڕاستی خەڵک ئێستا ئەوە نابوو، بەو شێوازە ژیانی گوزەر ناکرد. بەڵام هەر کاتێک بەڕاستی خەڵک خەبەری بۆوە قورئان فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. بەڕاستی تا ئینسانەکان نەگۆڕێن، تا ئێمە لە خۆمانەوە تاکتاکی ئینسانەکان حەز بەم مراقەبە ئیلاهیە بکەین، لە خۆمانە ڕەنگ بداتەوە، وردە تەئسیری هەبێ بۆ ئەوانش ڕۆژێک بێ ڕابچڵەکێن، ڕۆژێک بێ مەسەلەن مووقیفێک ڕیان بچڵەکێنێ بە خۆیان نابێنەوە. هەندێک لەم عەدالەتە ئیلاهیە بەڕاستی بەرپاکەن، چونکە بەڕاستی ئێمە بڵێ بمانوێ عەدالەتی عومەری بێتەوە سەرم ئەم شانوی ژیانە و بە بەتایبەتی کوردستان ڕاستی ئەستەمە. هەرچەند عومەریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئینسان بووە واتوانی مەسەلەن چاولۆ بکەین، ئەوانە کە قودوەی ئێمە بوون، ئەوانە مەلایکە نەبوون، هاتوون ئێمە شوێن پێ ئەوان ئابڕۆین. حتا ئێمە هاتوانین مەسەلەن پێغەمبەریانە هەنگاون بڵێن بڵێ خۆ پێغەمبەر ناتوە صلی الله علیه وسلم لە شوێنێکە فەرموویەتی ئەوەی منێکم ئێوە بۆتان ناکرێ، ئەی کابێ و کاتە قودوە نابێ، کابێ ئەوەی عومەری فاروق کردوێتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەوەی عومەری کوڕی عەبدولعەزیز کردوێتی لە دەوڵەتدارێکەی خۆیان کە ئەو دەوڵەتەی کە ئەو بەڕێوە برد و کە نزیکی 2 ساڵ وڵاتداری کرد کە هیچ کەس نەما لە وڵاتەکەی ئەوە زەکاتی بداتێ، گەڕان بە دوای فەقیرێکە زەکاتی بەنێ، فەقیریان دەست ناکەوت، دوایی لەسەر شاخەکانە داویان دانەوێڵە لەسەر شاخانە ڕوانە کرد بۆی باڵندەیەکیش لە حکوومەتەکەی عومەری کوڕی عەبدولعەزیزە پێویستی بەوە نەبێ و گەنمودانیان بۆ ڕۆک. زۆر باشە دکتۆر، بەروبووم و سوودەکانی چاودێریکردنی خوای یا هەستکردن بە چاودێری خوای کاتێکەوە من لە لای خۆمەوە تۆ هەر کەسێک لاستی خۆیەوە هەستمان بە چاودێری خوای کرد، کامانن ئەو بەروبووم و سوودانەی کە ئێمە چنگمانێکوێ هەم بۆ قیامەتمان هەم بۆ دنیامان. زۆر جوانە. تەمان بەروبەمی چاودێری خوای زۆرە، ئەگەر بکرێت لە چەند خاڵێکا کورتی بکەینەوە. یەکەم ئەوەی کە ئینسان خۆیە دۆزێتەوە، ئینسان خۆیە دۆزێتەوە کە مراقبەیەکی ئیلاهیە بوو، پێ دەڵێ ئینسان تۆخوای پەروەردگار دروستی کردووی و بۆچی هاتوویتە ئێرە و لێرە چی ئەەکەی و دوایی بۆ کوێ ڕۆی. کەواتە ئەوەی کە خەڵکێک پێی وایە هەستکردن بە چاودێری خوای بریتە لە کۆیلەبوون و یاکردنە ملی کۆتوبەندێک، کەواتە ئەمە لووتکەی خۆدۆزینەوە و بۆ کۆڵی ئازادیە بۆ مرۆڤ، نەک بە پێچوانەی کە خەڵکێک پێی وایە ئەمە جۆرێکە تەنها تۆ ئازادیت لێزەوت کراوە، ئەمە مەخۆ، ئەوە مەکە، ئەوە مەڵێ، ئەوە بەو شێوەیە مەڕۆ. کەواتە ئەم چاودێری خوایە لووتکەی ئازادی و ڕەهاییە بۆ مرۆڤ وایە؟ بەتاکید خوای پەروەردگار تەواوی ئازادی داوە بە مرۆڤ، تەواوی ینی ڕەهایە ئازادی بۆ ئینسانەکان. بەڵام وتم خوای پەروەردگار کە سیستەمێکی بۆ تۆ داناوە، ینی تۆ بۆ نمونە تۆ سارێک دەیە، ئەم سارەیە بەبێ کەتەلۆکێکە بێت تەعاملی لەگەڵا بکەیت، بۆ شوێنێ مرور پێدەڵێ ئەوەندە بڕۆ لێرە تاسێ ئاوا مەڕۆ ئابە شێوەیە کۆمەڵێ بەتاکید ئەمە بۆ چێە؟ بۆ سەلامەتی خۆتە. خۆ بۆ نیە تۆ بڵێ کۆرە وەڵا بەگوێ مرور ناکەم، ئاخر بەگوێ مرور ناکەی سبەینێ مەسەلەن لە کامێرەیەگەی سارەکە دەفرۆشی ئەڵێن مەسەلەن 6 وەرەقە خرامی تایە، سبەینی ئەم جادێ مەسەلەن تاسەیەکی تایە، چاڵێکی تایە، مەسەلەن ئەکەویتە چاڵێکە ئەکەویتە شیوێکەوە
والحاڵ مرور ئەوێت تۆ سەلامەت بی هەم لانی مادیت سەلامەت بێ کە غرامە نەکری هەم لانی جەسەدی و جسمی خۆ سەلامەت بێت تۆ بڵێ مرور دژی منە بەڕاستی عەقڵێکی سەلیم وا ناڵێ بەڵام خۆی پەروەردگار کە ئەم یاسایی بۆ تۆ داناوە بۆی وەکو پێشتری شارەتم پێکرد هەم لە دنیا سەلامەت بی هەم توێشی کۆکەی تۆ بۆ دنیایەکی تری نەبراوە واتە کاوابوو ئەم سیستەمەی ئێمە هاتۆ بۆ ئینسان خۆی بدۆزێتەوە خاڵێکی تر هاتۆ بەڕاستی ئەمە پێمانەڵێ ئینسان کە تەوەکولی هەبێ چکە ئینسان کە تەوەکولی بۆ دروست نەبوو بەڕاستی شتەکانی لێ تێگەچێ شیرازەی لێ تێگەچێ لە شوێنێکە خوێنمەوە زانایە گەڵێ زۆرم شت لەسەر تەوەکل خوێندەوە زۆر ئەڵێ شەش حەوت کتێبم لەسەر تەوەکل خوێندەوە بەڵام بە ئەندازەی کەسێک تێ نەگەیشتم کە لە بواری عەمەلیە فێری تەوەکولی کردم ئەڵێ ژنێکم بینی هاوسەرەکەی وەفاتی کردبوو 4 مناڵی هەبوو هاوسەرەکەی معاشێک و دوو معاش و بندیوار و ئەمانەی نەبووە کەوەی کە ئێستا هەیە هاوسەرەکەی هیچ معاشێکی نەبوو پێشتر کرێکاریە کردو و کرێچیش بوون ئەڵێ هەموو خزم و کەسوکار لی کۆبوونەوە خەمن نەبێ و انشاءڵێ مناڵت پەکت بکەوێ و ژیان نیشاڵا ڕۆک و جاران ئەڕوا و ئەمانە دڵنەواییانە کرد ئەڵێ ئەم تەوەکولی ئەم ژناڵێ دوو جملەی وت وەکو شعرێک وا بوو دوو جملەی وت ئەڵێ منی فێری تەوەکول کرد لە ژیان مایتر تەوەکول تێگەیشتم ئەڵێ وتی حەبیبی زەوجی ئەکالا لا ڕەزاقا فقد ذهب الأكال وباقي الرزاقا ئەڵێ وتی مێردە خۆشەویستەکەم نەیوت ئەو دوا بڕاوە هەر ئەو لاتر چێ ئەم هەموو مەینەتەی بۆ من جێشت و کۆشێ مناڵ و بەبێ خان و بەبێ مەعاش وتی حەبیبی زەوجی مێردە خۆشەویستەکەم بەس بخۆرێک بووە کو ئێمە ڕازق نەبوو ئەکالا لا ڕەزاقا فقد ذهب الأكال بەس بخۆرێک ڕۆیشت ئێمە جاران 6 کەس بووین لەگەڵ هاوسەرەکەمە ئێستا 5 فقد ذهب الأكال وباقي الرزاق ئەوەی کە ڕزقی ئێمەدا و ڕزقی ئەویش داوە لەگەڵ ئێمە پەروەردگارە بۆی ئەم تەوەکولە موهیمە ئینسان هێنێتە سەر سیستەم سەر یاسا خاڵێکی تر بەڕاستی قەناعەتمان بۆ دروست دەکات قەناعەت خەزێنەیەکە لە بن نایە بەڵام ئینسانەکان ئەگەر هەستی پێ بکەن طبعا ئەم قەناعەتە چی بۆ دروست دەکات ئەم ڕقابە ئیلاهی ئەم چاودێری ئیلاهیە بۆ دروست دەکات هەندێک جار پێماڵێن چاودێری خوایی پێمان وایە ینی ئەم چاودێری وەکو جەنابت فەرمودی ینی ئەتخاتە زاویەیەکە و قەفەزێکت بۆ دروست دەکات و ناتوانی بجوڵێیتەوە و نوعێک لە ئەوەی کە ئینسان حڕ نەبێ نابڕێزان خۆی پەروەردگار کە چاودێری تۆ کا بۆی نەفەوتەی خۆی پەروەردگار ئەوێ کە تۆ لەم دنیای خۆش بی دوایی بچی بۆ بەهاشت ئینسان ینی بە عەقڵی سەلیم ینی حەز ناکات بچێ بۆ بەهاشت بەهاشت چییە؟ ئیتر خۆ ناکرێ ئێستا ئینسان مەجالی ئەوەمانە وەستی باشکەین ئەی کەوابوو ئینسان جاری وایە ئەم لانی ڕۆحی کە چۆن ئاسوودابێ بەڕاستی بەم سیستەمەی پەروەردگاری ئاسوودابێ کابوو خۆی پەروەردگار ئەڵێ تۆ لەسەر ئەمە بڕۆ دنیا و قیامەتت مسۆگەرە بێ جا کە ئەمەی پێوتی کە خۆی پەروەردگار ئەمەی پێوتی کە ئەمەی تێگەیاندی ئەزانیش چۆن با بڵێن ژیانی خۆت بخەیتە سەر ئەم سکەیە ئینسانیش بەڕاستی زۆر مشکلەیە لە ژیانی خۆیان لە سیستەمەکە با بڵێن لەسەر ئەو قاعیدەیە لەسەر ئەو سکەیە بەڕاستی هەر ئەوە تا چوو ئەو دیوسکەکەەوە زۆر بەگرانیێتەوە سەر سکەکە و بەستونی خۆیان ڕۆ بە ئاراستەی سەحیحی خۆیان ڕوە بۆیە تۆ مەسەلەن خۆی مەسەلەن گوێمە دەرەی لە یەک بواری ژیان تا تۆزێ فەرامۆشیکە بۆیە من زۆر جار مەسەلەن لە زانکۆڵ مەسەلەن بە خوێندکارەکان ئەڵێم تۆ سیرکە تۆ مەزانە مەسەلەن ئێمە نوێژێکمان هەیە و نوێژێکی زۆرمان هەیە و تۆ بە ڕۆژەبی چونکە ئاگا لێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئینسانمان هەیە خەڵکمان هەیە مسلمان تەمام مسلمانمان هەیە تەمام مسلمان نوێژەکە ئەفەرمێ 6 ساڵ نوێژەکە وەکو وایە نوێژی نەکردوێ 6 ساڵ یعنی ئەو تەمەنی خۆی لە هەمووی لە نوێژا سەرفەکە چونکە ئەم نوێژە کاریگەری دروست نەکردووە ئەم نوێژە نەیگۆڕیوە ئەم نوێژە و نوێژە نییە کە قورئانە فەرمێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنکر ئەی نابێ نوێژ بتگێڕێتەوە لە تاوانی بچووک و گەورە ئەی بۆ مێ ناگێڕێتەوە بۆیە تۆ جاروێ حساب بۆ تاوانێکی بچووک ناکەی ئێستا مەسەن زۆری لە خەڵک لەوەچی لەگەڵ ڕێز مەحساب بۆ نەزەر ناکەن ئەی تۆ نازانی نەزەر تیرێکە لە تیرە ژێراویەکانی شەیتان تۆ من زۆر جاڕم تۆ کە لە ماڵیەتی دەرەوە تا ڕۆی تۆ چەند نەزەرەکەی یەک بەخوا لەو چێ یەک دوان کورە یەک و دوانی چی یەک دوو دا 50 100 500 نەزەرکەی هەرسایی وە ناکەی کە ئەمە تاوانە ئەی پێغەمبەر فەرمێ تیرێکە لە تیرە ژێراویەکانی شەیتان تۆ لە ڕۆژێکە ئەگەر دەرزیێگە چێ بەدەستا چەند ئازاریەیە ئەگەر 200 تیر لە دڵێ بدرێ هێشتی تر وەرناگرێ ئەو کاتە دوعاشەکەی بەرهەمی دوعانیە وە جاری وایە ئەمە بەڕاستی لە دوعاش بێ تاقە دەبیت کاکە من 30 ساڵە دوعاکەم خۆی پەرگاری چی لەون نەکردوم بزانە شروتەکانی دوعا لە تۆیە هەیە دوعا شروتی خۆی هەیە
ئەیە بزانە مەسەلەن ئەو بەکو عەرزم کردی ئەم نوێژانە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەجێڕنە مەسەلەن نەفەرێک هات بۆ لای پێغەمبەری خوا وتی پێغەمبەری خوا یەک شتم پێ بڵێ لە ژیانما جێبەجێ کەم وتی من زۆر پێغەمبەری خوا ئەمەم بۆ ناکرێ ئەوە بکە و ئەوە بکە و ئەوە مەکە و یەک شتم پێ بڵێ یعنی با بڵێن من بەسم بێ بۆ قیامەتم وتی نوێژە بڕۆ نوێژ بکە و لە کاتی خۆیان بیکە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ باشترین کردەوە ئەسەڵات عەلا وەختیها پیاوەکە ڕۆیشت سەحابیەکانەوەی کە لە دەوری بوون وتیانی پێغەمبەری خوا بەس نوێژکانی بەسە یعنی وتی ئەگەر ئەمە ڕاستکە بەس نوێژەکان لە کاتی خۆیان وتی هەموو خواریەکانی ژانی بۆ ڕێگەکاتەوە سیستەمی ژانی بۆ ڕێکاتەوە ئێمە ئەم هەموو نوێژکەرەمان هەیە وە سیستەمی ژانمان ڕێک ناکاتەوە کابوو ئەو نوێژە نییە کە بەڕاستی خۆی پەروەردگار ئێوێ زۆر باشە دکتۆر هۆکار چییە ئەمە دەکەمە کۆتا پرسیاری بەرنامەکەم لەبەری کاتی بەرنامەکەم بەرەو تەواو نەچێت هۆکار چییە کە بەشێکی زۆری مرۆڤەکان هەست بە مراقبە و چاودێری خوای ناکەن لە کاتێکە مردن نەبینین بە چاوی خۆمان و هەمووشمان دڵنیان کەوا ئەگەڕێنەوە بەردەمی خوا هەر کار و کردەوەی لە قسەیەکی بچووکەوە کە کردوێتمان هەتاوەکو کار و کردەوەیەکی زۆر گەورەی باش یا خراپ هەمووی خوای گەورە پیشانمانیەداتەوە بەڵام بۆچی ئێستا هەستەکەین تەنانەت لەناو موسڵمانەکانیشدا کەمتر هەست بە چاودێری خوای ئەکرێت ئەمە بۆچی ئەم بەهایە ئەم جۆرە لە بیر و باوەڕە لای ئێمە کاڵ بۆتەوە طبعاًەوە هۆکار زۆرە بەزم ئەگەر من بکرێ مەسەن لە دووشتا کورتی بکەمەوە پێغەمبەری خوا لە حەدیثێکە فەرمێ صلی الله عليه وسلم يوشك أن تتداعى عليكم الأمم من كل أفق كما تتداعى الأكلة على قصعتها تاكو تاي حديثك كفرمي مثلا بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي روشك دي خلقي مثلا ئاوا مثلا بۆ مسلمانانە چون وەکو چۆن کەسێک برسی بێ و زۆری برسیە و سفرێکی ڕازاوە دانراوە و برنج و شرە و فاسۆلێ و چۆن حەزەکە خێرا بچێتە سەر سفرەکە و هەڵمەتی بۆ بەرێ خەڵکی ئاوا هەڵمە دەبن بۆ مسلمانان وتیانەی پێغەمبەری خوا ئێمە لەم ڕۆژایە کەمین پێغەمبەری خوا فەرمووی نا ولكنهم كثير ئێوە لەو ڕۆژایە زۆرن وتیانەی پێغەمبەری خوا کە زۆرین بۆ ئاوامان لێ دێ کە ئاوا مەسەلەن هێرش بۆ ئێمە هێنن بۆ ئێمە ناتوانین دیش بکەین وتی ولكنكم غثاء كغثاء السيل وتی زۆریەکەتان وەکو کەفی سەر دەریا وایە وتیانەی پێغەمبەری خوا بۆچی ئاواین فەرمووی تنزع المهابة في قلوب عدوكم ويجعل في قلوبكم الوهن وتیان ئەی پێغەمبەری خوا وهن چییە وتی قيل وما الوهن يا رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی حب الدنيا وكراهية الموت ئەم دوو خاڵە زۆر میمە حب الدنيا وكراهية الموت وتي ئێوە دنیاتان زۆر خۆشەوێ باوەشتان کردو بە دنیا و ڕقتان لە مردنە کامە دوو هۆکارە بەڕاستی ئینسانەکان هەست بە مراقبەی خوای نەکەن باوەشی کردووە بە دنیاە هەموو شتێکی هەر بۆ دنیاە خوێندنی کەسابەتی فڵانی فیساری هەر بۆی بۆم دنیاکەمە چی بکە و لەم ژیانەکەمەی دنیا چۆن ژیانی خۆی و ماڵ و مناڵ و نازانم بسەوەگەرکە جا ڕقی لە مردنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەڵێ بیر لە مردن کەنەوە وەکەوەی کە فەرمێ مەسەڵەن وابزانام ئیمامی عومەرە فەرمێ کەفا بالمەوتی واعیظە بەسە بۆی کە مردن ئامۆژگاری کە ئەمە بۆ مردن ئامۆژگاریمان ناکە ئەی دراوسێکەت ئەی خزمەکەت ئەوە جەڵدە لێیە ئەوە وفاتی کرد ئەوە فڵان هیچ ئامۆژگاریمان ناکە ڕۆژانە لەگەڵ خەڵکە ئاچین بۆ سەرقەبران لە مامۆستاکە تەڵقینەکە یا دوو قسەی جوانەکە بۆ ئەوانەی لەسەر هەلی سەرقەبرانن تۆ سێری کە ئاوڕێک بەرەوە بە چواردەوری خۆتا ئەم باسی شتێکە ئەو فیشکی جگەرەیە ئەو چیەکە یا مەسەلەن یە بۆ مزگەوت ڕاوەستێ بە حساب ئەمە خاڵی مردووە کوڕە کەسێکی نزیکی مردووە نایە دوور کە عاد نوێژی مردوو بکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەقەدەر دوو قیرات خێری هەیە هەموو قیراتێکیش بەقەدەر چێوی ئوحود یعنی ئێمە خەریکە ئەم خەڵکە بێنیاز بۆ لێی کاکەم پێویستی بەخوا نەماوە پێویستی بەم هەموو خێر و سەدەقانە منەماوە جاری قەناعەتی نییە تۆ چۆن یعنی پێغەمبەری خوا فەرمێ بەقەدەر دوو شاغاڵتون بەقەدەر دوو شاخی وەکو چێوی ئوحود تۆ ئەگەر قەناعەتی بەمەها بێ چۆن ناچێ ئێمە خۆمە ئەگەر کەسێکمان بڵێن کاکە هەموو ڕۆژێ لای مزگەوتی گەورە بەیانی سەعات چواری بەیانی هەر کەسێک زوو بگاتەوێ ڕۆژی $10 $10 ێ بەخوامان ملی خۆمان ئەشکەین لە پێش ڕاکەین وێ بۆ $10 ئەی پێغەمبەر باسی چێوی ئاڵتونەکە بۆ تۆ بۆ قیامەتت پێویستت پێ نیە کابڕێزە ئەم زەکابوو هەمووی ئەمەیە بەڕاستی کە هەست بە مراقبەیەکی ئیلاهی ناکەین خۆشەویستی دنیاە و ڕقمان لە مردنە بۆیە جارێک بەڕاستی من لە محازەرەیەکە لە کولێ باسی مردن مەکردو من دەستێک مەبوو دەستێکی زیاتر ئیمانی و باسی مردنە کرد
یەکێ لە تەلەبەکان لە خۆ کاکتۆر بەخوا من زۆرە ترسم وتم بۆ ترسی وتی وڵی نازانم تۆ زۆر باسی مردنەکەی وتمەی تۆ نامری ئەیتەوە تەمانەی من بمری ئە بیل لە مردن ناکەیتەوە کە زێ نەمرێ تی با ئەزانم کامرم بەس بەم شێوازەش نا وتم ئێستان باسی هیچم نەکردار وتمە مردن هەیە و ئینسانە بیر لە مردن کاتەوە و کاو ئاجاری وایە بەڕاستی مسلمانان حەز ناکەن کەسێک گویان لە محاضرەیەک بێ گویان لە کەسێک بێ ئەسڵ باسی مردنیان بۆکە بیر ناکاتەوە بەڕێزان ینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە داشوێنی شارتی بۆ کردووە مەسەلەن کە تۆ یەکێ لەوانەی کە ئیمانی ئینسان بەرزەکاتەوە ئەوەی مەسەلەن زیارەتی سەرقەبرانە تۆ بیرکەیتەوە ئەم شارەی کە پێوترێ شاری خامۆشان و شارێکە و پڕە لە خەڵک بەڵام خامۆشەوە بێدەنگە ئێ ڕۆژێک تۆش دەی بۆ ئەوێ ئەگەرە مەشت بەنسیب بێ بیر ناکەیتەوە کە ڕۆژێک تۆی دەی بۆ ئەوە شوێنێکی تۆش لە ئەوێ هەیە ئەی باوکت لەوەیە ئەی دایکت لەوێ ئەی خزم و کەسبکار لەوەیە ئەی لەوە چی هەیە مەسەلەن کوڕەکەی لەوێ کچەکەی لەوێ ئەی تۆ بۆ کوێچی تۆ بەرزەکەیتەوە بە ئاسمان و لە شوێ لە ئاسمان لە شوێنێکت بۆ دانراوە نەخر پێغەمبەری خوا خۆشەویستترین ئینسان لەسەر زەویە مرد وەفاتی کرد و چوە ژێرگەڵەوە کابوو ئێمە هەمومانە چی ئەبێ بەڕاستی بچینە ژێرگەڵەوە و هەمومان وەفات دەکەین بەڵام چەند ئیشت کردووە بۆ دوای ئەو وەفاتە و بۆ دوای مردنەکەت بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامیل شارباژێڕی مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێزتان بە ئومێدیەوەی کە هەمومان لە ئاستی خۆی و هەست بە چاودێری و مراقبەی خوای بکەین بۆ ئەوەی ژیانمان خۆش بێ و خوش لە خۆمان ڕازیکەین بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆژمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن هەمومان هەست بە چاودێری خوای بکەین خواتان لەگەڵ